موزیک دناو کردان ده وکی هبون و ناسنامه یا وان تیناسین. موزیکا کردی گلک جاران جا آلی داگیر کران و هاتیه دزین آنجی هاتیه آسمیله کرن. لی گلک ستران بیش لهمبر داگیر کران هاتنه گوره و نهیلانه موزیک و آواز فولکلوری ین کردی بین دزین و جناو هرن. یک جوان ستران بیجانشی هنرمند ناودار مامستا محمد معامله باجار سرهلدان، باجار میرخاسان و حلبسوانان و پایتخت کمارا کردستانی او باجار مهاباده محمد معامله هنرمند دنگخواش نتوا کرد ریکفتا 2/6/1925 دوی باجاری در جدایی بویه. معامله ناودار جمالباتک هنرمند بود و مالباتاوی یک جمالباتن کونار این باجار مهاباتیه و اندام مالباتاوی بدنگ خوشی و هنرمند دینا ناسین او هر دوی مالباتا مزنده هینی هنری دبه او ده 13 سالی خواده یکم ستران خواه یا بناوی روی بجی هشتم دبونه یکی ده پیشکش دکه و جیهاتی خواه اثبات دکه. محمد معامله هرزو دینا و دنیای هنر و موزیکی او دبه بستر که گش ای هنر کردستانه. او نتنی آفرینر بو بلکی وی هلبستیم فولکلوری ین مینا وفایی هیمن مکریانی و احمد حریری دکر بستران و دستریا. قدسي تشير انزرعي حسرة ذهب المن قد لدى الضوء سرخ السطلة ناقص ما يرد الممن آنجی هلبستا خدایا وطن آواکه یا فایق بیکز با آوا یکی هستایی کریه به ستران و گوتیه. مامستا محمد معامله ناودار کسک نتوی بو او ده هزر و کریار ده نتوی بو اوین دارین ریبازا نتوی لجم وی پرحسکری بون وی هرتمی پشتوانی لتوگرا روزگاری خوازی و نتوا خود ده حد جهکی ده با دکر معامله لقوناغک ده لجیانی بنمالی خوی ده رگلو تمنی ده که کسایتی هر مروفیک بناغدا دەکوتێ و خۆ دەگرێ ماملێش ڕێگلەو تەمەنەیدا کەسایەتەکەی کەوتوتە قۆناغێکی هەستیار لە
مێژووی سیاسی و هاوچەرخی نەتەوەکەی خۆی لە مابەینی دوو شەڕی یەکەمی جیهانی و دووهەمی جیهانی. لە بنەماڵەیەکدا گەورە بووە کە باوکی یەکێک لە دەنگخۆشەکانی گەورەی ناوچەکە بووە، دۆستی نزیشی مامۆستا سیارێزغەری کوردستانی بووە، بە یەکەوە گۆرانیان کردووە و شاگردی مامۆستا وەفایی بووە. کە دەڵم شاگردی مامۆستا وەفایی نەک بە معنای ئەوەی کە شێعری لەکن فێر بوو یا شێعری کوردبێ، نەخێر، بەڵکو مامۆستا وەفایی ئاوازدانەر بووە، شاعیر بووە و شێعرەکانی خۆی کە گۆرانی سەردەناون داوێتی بە باپیرم مام سەعیدی ماملێ و ئەو گۆرانیانەی کردەوە. ئەمە بەستم لە پەروەردەکردنەکەی ئەوەیە، پەروەردەکردنیەکی ڕووناکبیری، ڕۆشنبیری و ئاڤانگارد. مام سەعیدی ماملێ منداڵەکانی خۆی لەو کەش و هەوایەدا کە هونەر بڤە بووە، مام سەعیدی ماملێ منداڵەکانی بەڕیز داناوە تەمرینی گۆرانی پێکردون و پێی کوتون ئێوە دەبێ بە دەنجی خۆتان پارێزەری فۆلکلۆر و گۆرانی و مێلۆدی و وشەی کوردی بن. دانە بەدان تەمرین دەگەڵ کردون تاکوونی گۆرانەکان فێر بوو. ئەوە خۆی لە خۆیدا پەروەردەیەکە کە بناغەی ئەو پەروەردەیەی دەبێتە بناغەی کەسایەتیەکی نەتەوەیی و ئاڤانگارد و پێشکەوتن خواز. محەممەد مامەلێ di serdemê Komara Kurdistanê de jî pêşmerge bû û heta li jiyan de bû li ser rêbaza Komara Kurdistanê û pêşevayê Nemir Qazî Mihemed emekdar bû. ماملێش وێڕای هەموو لاوەکانی ئەو دەورانی خۆیان چەکی پێشمەرگایەتی هەڵگرتو و دەبێتە پێشمەرگەی کۆمار و پێشمەرگەی حیزبی دیموکرات و لە ژێر فەرماندەهی کاک حەمەدی مەولودە چرچی ناسا بە حەمەدی مەولودی کە یەکێک لە قارەمانە هەرە بەرزەکانی کۆماری کوردستان بووە، کاپیتانیش بووە، لە ژێر دەستی کاپیتان حەمەدی مەولودیاندا پێشمەرگایەتی کردو و بەشێک بۆ لە پێشمەرگەکانی ئەو. Vî di pêxema Kurdistanê de kurek xwe jî ji dest daye. Şehîd Necat Mamilê, kurê Mihemed Mamilê, rêketa dehê xermanana sala 1362 an a rojî tevî 34 lavên Mihabatê di girtîgeha bajarê Tewrêzê de ji aliyê dagîrkerên Kurdistanê ve hatine îdamkirin. Dema ku ew ji aliyê hêzên dagîrker ve hate gulebarankirin, tenê 17 sal temen hebû. زۆر بەداخەوە لە دوای جیهادی خومەینی لە 28 گەلاوێژی ساڵی 58 هێرشێکی بەربڵاوی نیزامی سیاسی خسترا سەر کوردستان و بە تایبەت هێرشێکی دارایی و اقتصادیش. لەو دۆخەدا یەکەم کەسێک دوای بانگەوازی خومەینی بۆ گوشار سەر کوردستان خاڵخاڵی بوو کە هات جنایەتەکانی لەبەرچاوی هەمومانە بە فەلەیی گرتن و بە بێدادگایی کوشتن و ئیعدامکردنی کۆمەڵانی خەڵک بۆی وەک ئاو خواردنەوەی وابوو. ئەدی لەو پێناوەشدا پێویست ناکاتەوە بڵێ لە مەهاباد ئەو شتە ڕوویداوە، لە پاوە ڕوویداوە، لە مەریما ڕوویداوە، نەخێر هەموو کوردستانی گرتەوە. حکوومەت پێویستی بەوەی ئەدامیان هەبوو. حکوومەت بۆ سەپاندنی ئیدئۆلۆژی خۆی و حکوومەتی خۆی پێویستی بەو خوێنانە هەبوو. لە مەهابادیش کە وەک پێتەختی سیاسی کوردستان ئەو کاتی ناوی دەرکرد بوو، خەڵکی مەهاباد دەتوانین بڵێین زیاتر لە 90% ئەو خەڵکە بەکردەوە چالاکی سیاسی بوو. لەوانەیە چەکیان پێ نەبوو بێ، بەڵام بەکردەوە چالاکی سیاسی بوو. لەو پێناوەدا ئەوانە وەختێک کاتن مەهابادیان گرتەوە بێڕەحمانە کەوتنە ژیانی ئەو خەڵکی، بێڕەحمانە پۆل پۆل دەیانگرتن، شەوانەدا شیرین خەوتە دەیانگرتن و دەیان بردن پاش ئەشکەنجەیەکی یەکجار زۆر کە مەهاباد وەک سەنتەری ئەشکەنجەی لێ هاتبوو لە ناوچەکەدا. پاش ئەشکەنجەیەکی زۆر دەیان بردن بە بێ تاوان، یعنی زۆر بەدەیان کەسیشە بۆ هیچ تاوانێکیان نەکردو، یا ئەو پەڕێکە تاوانێکیان کردی ئەوەی ئەعلامیەکیان بڵاو کرد. برای من یەکێک لەوانە بوو بەڕاستی، لەوانەیە ئەعلامیەکی بڵاو کردێتەوە شوعارێکی نووسی بێ،
منداڵێکی 15 تا 16 ساڵە دەتوانێت چ بکە. برای منیش یەکێک لەو کەسانە بوو کە کەوتە بەڕێهێڵی گرتن و کوشتنی کۆماری ئیسلامی لە مەهاباد. بۆ خۆمان کە چەند جارێک چوونە زیندان و چاومان لە ملاقاتمان کردووانە، ئاسەواری ئەشکەنجە بە تەواوی لە شێوە دیار بوو، دەستەکانی بە سیغار سووتێنرا بوو، قسەی بۆ نەدەکرا، نەیدەتوانی سەر پێی ڕاوەستێ. دەلەرزە کەواتە کۆماری ئیسلامی پێشدا دەیویست ئەو کەسانە ئەشکەنجە بکات، دوای بنەماڵەکانیان دوای خەڵکەکە چاوترسێنیان بکات. باش لە یادمە کۆمەڵێک خەڵک هاتن لە لای باوکم، کوتیان کاکەوە فلان کەس، فلان ئاغا، فلان عەشیرەت، فلان گەورە دەگەڵ تۆ زۆر دۆستە، زۆریش هاوڕێتە، بۆ ناچی پێی بڵێ بەشکەم ئەوان دەگەڵ دەوڵەتی کەمێک نزیکن، قسەیان دەڕوا، بڕۆ قسەیان دەگەڵ بکە، بەشکەم کوڕەکەت نەجاندی، با ئەبەدا قبوڵی نەکرد. دی کوڕی من هیچ فەرقێکی دەگەڵ جیاوازێکی دەگەڵ ئەو کوڕانەی ئەو میلەتەینی ئەو خەڵکەینی، ئەگەر کوڕی و خەڵکی ڕزگارکەن بە ئەمیشی ڕزگار بکرێن، دەنانا بە ئیمیش لە سێدارە بدرێ. محەممەد ماملێ چەندین جاران ji alî rejima paşayetî ve jî hatibû girtin û ew li ser karê huner û gotina stranên niştîmanî hatibû girtin. Ew piştî ji navçûna Komara Kurdistanê jî derheq weşartina alaya Kurdistanê hatibû binçakirin. Alay Kurdistanê bû? Alay Kurdistanê bû lekin bavn bû. پێی بۆ بەوی بۆی دیدا بەدوانە چ لە دوای کۆماری بەوی بوو ئاڵاکە بەوی بوو بەوی یەکی کرد بۆ نوێی من دەبیر نەماوە ئەوم نازانم چێ وەڵا ناتۆزێنم دەنە بۆ دوو نەفرانەوە ئەوەکە بەڵام ئاڵاکەمە لێ دەزانم ئەمە لە ماڵەمە هەڵگیرا دەنێ نوێنان نەشاردیانەوە لەسەر ئاڵای بوو کاک محەممەد جوان لەسەر چ دیکە نەبوو زانی بووە کە ئاڵای لە هەڵگرتوم حتمانشاندا بوو کە ئاڵاکە بۆ محەممەدی ماملێ بوو. مرو dikare bêje ku Mamilê vek hunermendekî azadîxwaz û gelhez her timî gelemek bûye di navçavê dijminê gelê Kurd de. Mihemmed Mamilê di nav ciwadgehê de jî li tew xweşî û nexweşiyan digel xelkî xwe bûye. Mamilê yek ji pêşengê stranbêj û hunermendê Kurdan e. Vî her timî peyrevî ji resanayetiya awaz û hunera Kurdî kiriye. وی دناو هنرا خود دبستانکی تایبت هبویه و وی کاریه بسر بلندانه و با آوای جیهاتی گلک جوان بر همین کو بر به وندابونی و دچون جلهیا جناوچون رزگار بکه و بیان بکه. معامله دابون نریتا کردی با آوای ستران وکی فیلم سینمایی دخبر چاوه خلکی. معامله نودار پنگاو به پنگاو بر رو پلا دیروکی یا گلی خواه چویه و مرو دکاره دمینا که ده ستران آوی یا زمانه باز بکه. دوی سترانه ده بگدنگ یک بلند هاوار دکه و سکالا یک زیده جروشگاری هیه. چمکی ریبر درسوش ای گلی کرد جدست دایه که اوجی پیشوا قاضی محمده. Zamana yaklı çiğden yani sıdan yandım bunu piyevana kirli hafızdan yandım bir şey zırı kudmayım av kulayım دیمن کردستانی لجم محمد معامله پر خواشک بونه و دما بهاران کو بریوان بو باز دوتنی دچون چیا و دیمنک خواشک هیه او ده ستران خایا بازی بیریان ده و ها باست که او تین زمان
معامله وک کوکی لطو نوال و جیا و دشتن کردستان ده گریایه و به دنگ خواهی خوش ستران و هناندنه. وی ده سال 1963 آندجی سردان قلاتزه، باجار سلیمانی و سرچنار گریه و چندین سترانجی لوان دران گوتنه. معامله دنگ خوش و نیشتیمان پرور سرودار نتوی یا ای رقیب و یونس رعوف ناسکری به دلدار نویسی بو خواهندیه. عارف حاسة سرودي رقيب خين ولا راسي خابر أي رقيب هر لاقش العزيز داتون خدا بنصيبينك إن شاء الله بنصيب معامله نودار به چندین شیوه آن ستران چی گرنه جه اوینداری و بگره حتی نتوی او کسک بو زو هلبست جبرده کرن پرانیا سترانین وی هر بخوا آفراندنه و آنی زمان وصلي صحيح كذا أي هوا يربطها في مربي توزي رقا كذا أي هوا يرلودي بمربي خومن کردم وای گوتمردم خومن کردم وای گوتمردم وجرح مقنا كي يعززكم بورني يجزريدي زيستوبينزي قلاويجكم روجي خوش بمناسبتي وياي كرم أنا كان جنيه هنا وجنيه ديالي لقاو سلطان ناخذ كل كردستان لما محبوس کرد. محمد معامله و هادنا کمک هنرمندان ده بوداوتا کری خواه ستران گوتیه او یکا مزنهی معامله نشان داده. محمد معامله زیده تر جحوست ستران گوتنه و حتی نهاجی نفشانو گهدار ستران معامله نه. ناودار و هنرمند نتوی یک گلی کرد محمد معامله لتمن 75 سالی ده چو سر دلوانیا خودی. حتی نهاجی ستران معامله لجم نفشانو هر نونه و لتو کردستانی ده دنگیوان بلند بند. او جی مراسم با آخ سپاردن معامله ناداره. ریحای عینی بون خوش سور گلکم او پرشینی کاری ماملیە ڕەوشتی ماملیە زۆر لە هونەرەکەی بەرزتر بوو ئەوەی کە ماملی کردە ماملیە زۆر کەسەی گۆرانی دەڵە زۆر کەسی لە دەنجی لە ماملێش خۆشترە بەڵام ئەوەی کە ماملی کردە ماملیە بەنەرە بەڕای من ئەخلاقە جوانەکەی بوو کە تێڕکەڵاو بە هونەرە جوانەکەی بوو بۆ ماملیە کە خۆشەویست بوو لەناو گەلانی خەڵکدا. او جی مامستا شاروخه که دما با آخ سپاردن معامله نادار ده و ها سترانان دبیجه. چه گلی گلزاری کود پیشنیم ای بلبلی برزفری